بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 ساڵتان لێبێ زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری وازی شادم لە بەرنامەیەشی نوێی کاردانەوە. خۆشەویستانم لەم بەرنمەیە باسی ئینتیمای نیشتیمانیەکەین و کاریگەری مێدیا لەسەر ئینتیمای نیشتیمانی. بۆ مەبەستا دوو بەڕێز ئامادەن لە ستۆدیۆکانمان لە سلێمانی ئەوانیش دکتۆر نەزاکەت حسێن مامۆستای زانکۆ دکتۆر بەخێر بێ، هەروەها مامۆستا فواد سەڕاج نووسەر. مامۆستا فواد جاناویشت بەخێر بێ. زۆر تەندروستیتان باشە؟ دکتۆر نەزاکەت، ئەگەر من بە بیرم بێ یعنی ئینتیمای نیشتیمانی، خاک، ئاوی کوردستان، چیاکانی کوردستان، ئاڵای کوردستان، کوردستانیان خەتی سوور بوون، پیرۆز بوون، یعنی کەس جورئەتی ئەوەی ناکرد خوا نەخواستە سوکایەتیان پێ بکە بە ئاڵای کوردستان، بە خاک و چیا و ئاوی کوردستان، بە کورد بوون. بەڵام هەستەکەم ئەمە گۆڕاوە. ئەمێ لە تۆ بپرسم، ئەمە وابوو جاران ئەمانە خەتی سوور بوون و ئەم ئینتیمای نیشتیمانیە گۆڕاوە و هۆکارەکەی چییە؟ دەستان خۆش بێت، بابەتێکی گرنگە. لە ڕاستیە مەسەلەی ئینتیما شتێکە دروست ئەکرێ و ئەژڕوات و جێگۆڕکێشی پێ ئەکرێ و ئەتوانی لە ئینتیمایەکەوە بیگۆبوونە لە ئینتیمایەکی خۆشەویستی و بیکۆڕی بە ئینتیمایەکی دش، لە ئینتیمایەکی ینی جۆری ئینتیماش دەستکاری ئەکرێت. چونکە ئینتیما مرۆڤ لەگەڵ لە دایکبوونی خۆیان نایهێنێت، مرۆڤ لەگەڵ دایکبوونی خۆیان کۆمەڵە شتی بایۆلۆجیێنێت. بەڵام ئینتیماکان لە ژیانە دروست ئەکرێن. ئینتیما بۆ دین، ئینتیما بۆ خاک، ئینتیما بۆ نیشتمان، ئینتیما بۆ خێڵ، بۆ عەشرەت، بۆ هەر شتێک بێ دروست دەکرێت. و ئەم دروستکردنەش سەرچاوەی هەیە، سەرچاوەیەک خێزانە، سەرچاوەیەک سیستمی پەروەردەیە، کۆمەڵگەیە، کەنیسە و مزگەوت و ئەو شوێنانن کە سەرچاوەی پەروەردە بوون لە مێژووە. ڕاگەیاندن یەکێکە لە سەرچاوەکان کەەوە ئینتیمایە دروست دەکات. هەر کاتێک ئەم سەرچاوانە کاریان کرد بۆ و سیستمی حکومڕانیش بە هەمان شێوە لەگەڵەیە کاریان کرد بۆ دروستکردنی هەر جۆرێک لە ئینتیما، ئەو ئینتیمایە دروستە بێت. و هەر کاتێکیش ئەمانە کاریان کرد بۆ ئینتیمای دژ و ئینتیمایەکی تر یا کاڵکردنەوەی ئەم ئینتیمایە زۆر ئاسانەکرێ. ئەکرێ ئێمە ڕاگەیاندنێکمان هەبێت ئیش بۆ دروستکردنی ئینتیمایەکی نیشتمانی بکات. ئەکرێ ئەوڕەوە ڕاگەیاندنە دوای ماوەیەک بگۆڕێت ببێ بە ڕاگەیاندنێکی دژە ئینتیمای نیشتمانی و کاریگەریە خۆشی دروستەکە. ئینتیما شفتەکە لە ناو ئەوە ئاسانە، ئەوە سادەیە، ئاسانێ نانە. ئەوە نیە لە خۆشەویستی کوردستان واو لێ بکەن ڕقت لە کوردستان بێ. ئەوەی کە زۆر ئیشیان لەسەرەوە ئەو ئەکردیان و بۆ نمونە ئەوەی کە من ئەبەستێتەوە بەم خاکەوە دولۆری ئێوە بینەرانی ئەوەش پێڵاوەکەمە. یعنی ئەمە زۆر ئیشیان لەسەر کردووە. ئەزانچی دروستبوونی پرۆسە ئینتیما کارێکی ئاسان نییە و بە ئانوساتێکیش دروست نابێت. من بۆیە لە مناڵ لە دایکبوونیەوە لە قۆناغی و لە خێزان و لە پەروەردە و لە کۆمەڵگە و لە مزگەوت و لە ڕاگەیاندن و لە سیستمی حکومڕانیەوە بە هەموویەوە ئینتیمایەک دروستەکە. پرۆسەیەکە بە مروری زەمان دروستە بێ و ئەوەش کە ئەمڕۆ ئەو خەڵکە بەڵێ لە ڕاستیدا لەو کاتاناکە خەباتی ڕزگاری خوازی کورد کاری بۆ ئینتیمای نیشتمانی، ئینتیمایەکی نەتەوەیی کوردی ئەگەر بەڵێ ئەمە ئاڵای کوردستانمان لا پیرۆز بوو، خاکی کوردستان پیرۆز بوو، قوربانیدان خەڵک قوربانیەدا بە ژیانی، بە گیانی، بە ڕۆحی هەموو شتی بەجێهێش لە پێناو ئەوەی بۆ لەبەرەوەی ئیش ئەکرا سەرچاوەیەک هەبوو کە خەباتی ڕزگاری خوازی کوردی بوو ئیشی بۆ دروستکردنی ئەو ناسنامۆنەتەوەیە کرد. بەڵام کاتێک خەڵکانێک وەلایەن و ڕاگەیاندنانێک دروست بوون کە دش بە ئینتیمای نەتەوەی ئیش بکەن و ئەو کاڵی کەنەوە ئیتر ئایا بە ئەجندای دەرەکی بوو، ئایا بە خواستی خۆیان، ئایا بۆ وەکو چۆنەڵێ بۆ ئامانج و مەبەستی خۆیان بووە، بە مروری زەمان کاریان کردووە لە ماوەیەکیا کە ئەو وەکو پرۆسەیەک ئەو ئینتیما بووە بەشێک لەو ئینتیمایان کاڵ کردووەتەوە و یان هەوڵیان داوە بیکەنە ئینتیمایەکی دژ کە زۆر جار ئێستێمە ئینتیمای دژە بینێن لە ڕاگەیاندنەکانە یا لە هەندێک سەرچاویان لایەن هەندێک لایەن و خەڵکەوە کە کاری بۆکە وەیە پرۆسەیەکە دروست دەکرێت
کاڵەکرێتەوە زیادەکرێت کەمەکرێت ئەکەوێتە سەرچی ئەکەوێتە سەر ئەو سەرچاوانەی کە ڕۆڵیان هەیە لە دروستکردنی ناسنامە بۆ تاک و ئەو سەرچاوانە ئیشی بۆ بکەن یا کاڵی کەنەوەیان بکەن ڕاگەیاندن بۆ نمونە لە پێشا کە ڕاگەیاندن نەبوو ڕاگەیاندن وەک سەرچاوەیەکی دروستکردنی ئینتیما نەبوو بەڵام ئێستا پسپۆڕەکان لە هەمویان کۆکن لەسەر ئەوە کە ڕاگەیاندن نەگێکێکە لە سەرچاوەکانی دروستکردنی ئینتیما ئیتر هەر جۆرە ئینتیمایە باڵکو ئێستا لە پێشی هەمویانەوە ڕۆڵی ئەوانیی واتە ڕۆڵی خێزان و ڕۆڵی کۆمەلگە و ڕۆڵی قوتابخانە و ڕۆڵی کەنیسە و ڕۆڵی مزگەوتیشی کەم کردوێتەوە لە دروستکردنی ئەو ئینتیمایی و ئەو ناسنامەیە کە ئیکاتە گیرفانی تاپەکان. مامۆستا فواد دکتۆر نەزاکەت ئەڵێ مێدیا سەرەکی ترینە چونکە بمانەوێ نەمانەوێ دەچێتە ناو هەموو ماڵێک تیڤەکان ڕادیۆکان لە هەموو ئۆتۆمبیلەکانە گوێیان لێگرین لە کارکردن تەلەڤیزیۆنەکان ئێستا سایت و پیج و ئەوانەش هەن کە بە بەردەوامی ئیش لەسەر ئەوەکەن. ئەمە بە پلان کراوە یاخود نەزانیە یاخود چۆنی هیچ شتێک لە نەزانینەوە سەر هەڵ نایە بەڵکو فاکتەرێکەوە پاڵپشتێتی بۆ ئەوەی ئەو ئینتیمایی تووەتەیە ئەو باوەڕبوونەی کە تووەتە بە خاک بە نەتەوە بە نیشتیمان بە زمان بە کەلتور بە ئەدەبیاتێ لێو بسەنێتەوە. تامان تۆ بێەوە بخوێنیتەوە تۆ چوار داگیر کرد چاوی لە ناو میلەتەکەتە بە دەسەڵاتێکی زۆر شۆڤێنی و ڕەهای دیکتاتۆریەتەوە حکومە دەکەن لە هەر چوار دەوڵەتەکە ئەو دەوڵەتانە هەریەکەوە بە نوعێک یەکیان پێدەڵێ کورد ژنۆکەیەکی چانەڵێ کورد شاخاوێ چانەڵێ کورد ئەسڵەن عارەبە یا شتێکی کەیە ئەمانە هیچی ناڵێن نەتەوەیەکە و مقاوماتی خۆی پێویستە بە ئازادی و بە سەربەستی بژی. کورد ئینتیمایی بووە کورد هەر لە مێژەوە کە ئەو کاتر لە ناو چینێکی کوشت و کاڵیا ژیاوە هەمیشە پابندی بە خاکەوە هەبوو خاکی خۆش ویستووە چونکە ئەگەر تۆ سەی دروشمی کوردستانیانەمانکەی دروشمێکە هەموو خەڵکەکەی لە خۆیان کۆکرد بۆوانی بۆ چونکە ئینتیمای بۆ خاکەوە بوو بۆ ئاڵایە هەبوو کە ئومێدی پێخواست کامەرامکری کاڵێ دایجان مەگری و چەکەم بەرێ سنگم یا گولە یا ئاڵا ئەگرێ کەواتە ئەوە ئومێدە بەڵام ئەمانەی کە هاتن بە تایبەتی بەداخۆ لەم 20 ساڵی دوایە هەموو جوانەکانیان شێوان بۆ دەستکەوتەکانی خۆیان بۆ پشگیری ئەوانەی کە یەنانەتە ناو گۆڕەپانەکەەوە شتێ بەدەست بێنن. ئەوە خەسڵەتێکە کە داگیرکەرانی کورد و دەوڵەتە زلێزەکانیشی تایە بۆ تۆ مەسا جاران لە سلێمانیە یا لە شارێکە 6 خەڵکی ناوۆ نابینی بەڵام ئێستا بە لێ شاوەیان بینی. ئەمە جۆرێکە لە داگیرکردنی کەلتوریت لە ئاداد و تەقالیدێ لە کۆمەڵێ شتێت کە بەیانی لێ دەسێنێتەوە. ئەگەر ئێمە وەکو دادە فەرمووی لە باخچەی ساوایانەوە کە مامۆسا مناڵێکی پەروەردا ئەکرد بە وشەی پەپولە و گوڵ و ئەوانە دوایی لە سەرەتاییە بە کوڕە کوردم 7 ساڵم وردیرە و ڕوومەراڵم یاخود بە سولودی جوان و ئەوانەی تری شاعرانی وەکو زێوەر و بێکەس و پیرەمێرد و گۆران و چێوچێ ئەمە ڕۆحێکیەکردە بەری ئەو مناڵەوە یعنی ئەگەر لە خوێنیشدا بڕایە هیمایەشی نەتەوەیی و خۆشەویستی بۆ خاک هەبوو. بەڵام ئێستا ئەو کە حتا لە نەودووە دیقەت بە ئەیاموو چی ماس و پەنیر و کەرە بەعەز باشترە لەبەرە ئەوە سەرەتایە بوو کە ئەبێتوە لە نەستی ئەو میلەتابی دۆزیتەوە بۆ ئەوە دروست بۆ ئەو کاتە ئەی تۆ میلەتێ بۆ ڕەوە کرد خاکە خۆشەویست خۆت بە دەستداگیرکردنەوە میلەتێکی ئەوە مێژوێکی خێناوی هەیە لە ئەنفالوی ماباران و دوو ساڵێکە بڵێن تۆزێ ئازادی و سەربەخۆی بینرا بەڵام ئەگەر دیقەت بیت لە ماوەی دوای شەڕی ناوخۆوە ئەوە نەمایک پیا بوو کۆمەڵی قسانی زەلامیان والیەکەوە تا لەم دوایەشە ئەو بەسێتەوە بە داگیرکەرانەوە ئەڵێ من لە ڕۆمەوە بۆ بەغا سەربەخۆییم ناوێ ئەمە زۆر خەتەرە یا دوکانەکەی سڕێتەوانێ مەسەلە بەغدادە جدیدە یا دروشمێکی کا لە ناوی پێشنگاکەی ئەگۆڕێ یا مناڵێک لەم بێناگە جۆ لێبوو لە خانەخینەوە ئەی من ناشمە قوتابخانەی کوردی چکە مستەقبەلی نییە لەبەرەوە پارێک باید 200 قوتابیان بووە ئەم ساڵ بۆ بەنەوە هەش ئەمە شێتە قوتابخانەی عارەبیەوە ئێ ئەمانە هەمووی ئیشارەتن کە ئیشی لەسەرەکرێ
زۆر بە وردی ئەگەر فریای خۆمان نەکەوین ئەوەی هەشمانە لە جیسمانەچێ ئێمە ئەبێ یەکەم کاڵێ خاکم هەوێ خاک ماڵی تۆیە یعنی ئەو قسانی کە لە چەپەکانمان ئەبیست نیشتیمانم نییە و من کریەکارێک و نازانم چی و قەیتانی خۆرەکانە من بەستێتەوە بەم خاکەوە قسەی محەمەد ماغوورت و کۆمەڵی قسەیکەی و ئەمانە ئەوە بۆ ئێمە نییە کاکە ئەو بۆ یەکێکە کە پەساپۆرتی هەموو دنیای پێبێ تێگەی ئێستا من قەیناکە ئەگەر وڵاتی کەسێکەکە وڵاتی سەربەخۆیە بێستا تۆ بڕۆ نیۆر دانیماک سوید نەرویج ئەبی بە وڵاتێکیە بەڵام ڕەگەزەکەی تۆ چییە کوردی هەموو کاتێگەڕی تۆ وڵاتی خۆ بەڵام ئەوەی ئێستایە بۆ لای تۆ ئەو داگیرکەرە ئەوە یە شوێن دە تۆ داگیرەکە خاکە لێکرا عینە فەڵەستینەکان چۆن ئیسرائیلی کڕین ئێمە ژوردە وردەوامان لێ ئەی چێ یارمەتیان ئەو میدیانەی کە یەکپارچەی خاچ عراقە پارێزن ئەو میدیانەی کە باسی برایەتی کورد و عارەبەکەن ئەو میدیانەی کاڵێ بە ئاینزاوەمان بەستنەوە بە کۆمەڵێ ئایدۆلۆژیێتەوە چ لە چەپا چ لەوەی کەیە زۆر ئێمە ئەبێک بگەڕێینەوە سەر خۆمان هەر لە خانیەوە ئمە بێ خۆمان خوێنینەوە تا حاجی قاری کۆیی هەتا کۆگاتە ئەمانی کە ناومان مامۆستافا دوایی بە وردی باسی ئەوەی مێدیاکە ئەەکەین ئەمە لەسەر و خاڵە زۆر بۆستم پێشتر ئێمە ڕای هەندێک لە بەڕێزانمان وەرگرتووە پێکەوە تەماشایەکەین و دوایی دێنەوە گفتوگۆکەین بەسەرچەوە وەکو ئینتیمام دیفچووی بەڕاستی ئێستا لە لای خەڵکەکی زۆر وجودی نەمایە بەداخەوە کە قسانە دەکەم تاوان میدیا وەکو پیلانێک بڵێ کاریگەرێکی زۆری هەبووە دەڵێن پیلان نەک پلان چکە هەر کەسێک میدیای ئازاد لە کوردستان بەدید و بۆچوونی من نییە تەنانەت ئەوانی باس لە میدیای ئازاد دەکەن لە سونگەی بیرۆکەیەک لە سونگەی تەوەجوهەک کار دەکەن بۆیە هەر کەسە بە پلانێکی تایبەتی خۆی کار دەکا بۆ ئەوەی ئەو هەدەفانەی ئەو ئامانجەی لە مێشکیتی بیپێچێ لەم بوارەدا میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمویان زۆر کاریگەریان هەبووە لەسەر بیر بۆچوون لاچی کورد بە تایبەتی کاتێک کە هەر بابەتێک هەر شتێک دێتە بەردەم دێتە ئاراوە هەر کەسە لە سونگەی بۆچوونی خۆی باس لەو بابەتە دەکات کەسیان لەو ڕاستی ڕەهایە باسی لێوە ناکەن کە بابەتەکەیە شێوەیەکی گشتی شۆ لە میدیایە ئەوە واقعی ڤەتگێرێتن بۆ خەڵکێ و ئاریشا دەتە دیاریکردن بۆ جهێن شۆلەژێدا و بۆوان چارەسێرێکی بۆ ڕەبینن بە لێ پلێبۆری ڤەبتریە میدیایەمەوان ئاریشا مەزنتر لێت کرد و هەندێک جانب بێتوێن وان نقطة ضعفا دژی جهێن بەرپرس ئێنە بکار ئیناندا و بتر خەلکێ بەرەوام دەتە سەفەرێ بۆش دەرفەخ ئەڤە سەبەبێ سەفەرا گەنجان بەرا بتر میدیای کوردیە میدیایەکان تەبیعی حتمەن کاریگەریان هەیە ئەگەر کاریگەریان نەبیتن لە دەنگدان و لە ئەوانەدا خەڵکەکە دەنگ نادانە ئەو حیزبانێکەوە دروشمی نیشتمان پەرستی هەڵدەگرن ڕۆڵەکی زۆر گرنگی هەبوو بەڵام ئەو ڕۆڵە ڕۆژ بە ڕۆژ لەگەر ڕۆژ ساڵ لەگەر ساڵ فەرق دەکات ئەگەر بێت و ئەو پەیوەندیەی لە بینی دەسەڵات و لە بینی ملت خۆش بی ملت هەموو شتێکی ئەو نیشتوانەی خۆش دەوێت ئیحتیمامێکی تەواو بە وڵاتی خۆمەیە لەبەرەوەی وڵاتی خۆت نیشتیمانە نیشتیمانیش دایکە هەردەم وڵاتی خۆت لا خۆشەویسترا ڕاگەندەکانیش کارێکی وایە نەکردەکە وڵاتی خۆت خۆش بێتن هەر ئەوە لە ئەوەی ناکە وڵاتی خۆت لە پێشساوی بێخن بەڕاستی ئێستا هەموو سروشتی جوانی کوردستانمان هەیە کورە کوردستان نیشتیمان زمانی دایک زین چەند شیرینە مالام زان ڕاگەاندنێژی دوو ڕەخاوە سلبی و ئیجابی کارتێکردنی سەر خەڵکێت کرد بەس بینم ینی هەندی ئیجابیژی بت هەندی سلبیژی وایە چونگە مزان دەستگای ڕاگەاندنێ vێگا نەت مرکزینە و بینە کۆنتڕۆلکردن لای دەسەڵاتێڤە بەس ئەو تشتێ باشی خەڵکێ ئاخێڤە گرێ بدن ئەو تشتە بێنە بەڵاوەکردن بەلکی هەر کەسێکی بووە دەستگاهێکی ڕاگەاندنی و ئەم بینن سەدانە هەزاراتان خەڵک سەر سۆشیال میدیایە چاوە تەسیرات سلبی سەر خەڵکێتکن و وڵات ئارت ئاخ نەت تشتێکی گرنگە بەلکی هەکەبەری کاتەی تژی بت ئەمریکا بی یانە کوردستانی بی یانە قوتب جنوبی بی هەروەکیەکە بڕواناکەم هیچ تاکێک هەبی ئەو ئینتمای نەبی هەموو هەیەی بەڵام وەکو ڕاگەیاندراوەکان لەوانەیە ئەگەر خوا نەخواستە ملەتیان بەرەو ئاقارەکی دی بردبی کە ببنە خوا نەخواستە دژی خاک و نیشتمان و گەل و ئێدی ئەوە هەڵەیەکی گەورەیە
داوا دەکەین ئینشاءڵڵا ڕاگەیاندەکان ئاستی وشیاری بەرنامەی چاچان هەبی لە بۆ وشیارکردنەوەی بە تایبەتی گەنج و لاو ئەو شتانە ئینتمایان هەبی لە بۆ خاک و نیشتمان و مخابن جێداخەیە ڕاستی ئەدبینم ڕاگەهاندن ئەو ڕۆلی خۆی باش نەینایە کوێگاوێت دەمێ ئەم وی واقعیدە دژین و هەموو وەسەڵ مرۆڤیتکن مرۆڤی ڕەشبینتکن دلێ مرۆڤیش وڵاتی مرۆڤی ڕەشتکن گەلک ڕاگەاندن ئەم وێگاوێت بینن تایبەت سەر سۆشیال میدیا و هەر سوورسا کەناڵە دیشی ڕاگەاندنێ بینن ڕاستی دەورێکی سلبی هەبووە. دکتۆر نەزاکەت یەکێ لەو بەڕێزانە ئەڵێ ئەمە بە پیلان ئەکرێ دەستپێک ئەیانوت دموکراسیەت نییە لە ناو هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین نییە بەڵام کۆمەڵێ تەلەڤیزیۆن کرایەوە لەو تەلەڤیزیۆنانە کۆمەڵێ بەرنامەیان هەبوو چاوپێکەوتنەکانیان مایکە برایەت دەرەوە خەڵک جۆری پرسیارەکە وا لە پرسیارەکرا ناڵێ تۆ ئینتیمای نیشتیمانی تێ بە تۆڵێم دکتۆر نەزاکەت تۆ بۆ ئینتیمای نیشتیمانی نەماوە یعنی ئەو شتێکی حتمیە کە نەماوە بەس بۆ یعنی بەو شێوازە ئیش ئەکرێ ئەی تۆ تەلەڤیزیۆنت هەیە ئەوە نییە لە تەلەڤیزیۆنەوە بە ئازادی تۆ خۆت قسە ئەکەی جنێوەی چوزانم ئەنواع نەقدەگری ئەی ئازادی ڕادەربڕین نییە ئەوە دموکراسیت نییە یعنی بۆچی ئەم شێوازە زۆر بەربڵاو بوو لە ناو هەرێمی کوردستان بەڕاستیە ئێمە ڕاگەیاندن کاتێ باسی ئازادی ڕاگەیاندنەکەین هەموو وڵاتانی پێشکەوتوش ئازادیان داوە ڕاگەیاندن بەڵام ئایا لە شکاندنی سنووری ئینتیمای نەتەوەی و ئینتیمای نیشتمانیان ڕێگە پێدراوە نە من کە توێژینەوەکەم لەسەر کەناڵی ئەوروپی و کەناڵی BBC کرد و دیراسم لەوێ بووە زۆر ورد بوومەتەوە لە هەموو ڕاگەیاندنانەیەوێ بەڵێ ئازادی ڕاگەدەربڕین هەیە بەڵام شتێک کە تەجاوزی ئینتیمای نەتەوەی کرد ئاسایشی نەتەوەی کرد ئێستا لە BBC و ئەتوانن مەسەلەن تەشهیرکەن بە عایلی مەلیکەی بەریتانی ناتوانن من توێژینەوەکەم کە کاتێک کە پرسیارم هەندێک پرسیارم ئەکرد ئاراستەی هەندێک لە ستافی BBCم کرد پرسیاری ئەوەم لێکردن ئایا ئەتوانن ئەو ئازادیە تەواو هێناوتینە ئازادی سیمینی و ئەنی تا ئەو سنوورەیە کە نیشتمان ئەیوێت چونکە لەوێ میدیای نیشتمانە لەو کاتە ینی BBC لە کاتی جەنگی دژە عێراق بۆ سەر عێراق جەنگ بۆ سەر عێراق ئازادی عێراق یەکێ لە بێژەرەکان پرسیاری لە میوانە کرد وتی جەنگ لەگەڵ عێراقا فەیەر بوو حەق ینی هین بوو عادل بوو بەس ئەو پرسیارە ئەو بێژەرە لە کەناڵی BBC لاپرا لەبەرەوەی وتیان ئەم پرسیارەی تۆ بەرکەوتە ئەکا لەگەڵ ئینتیمای نیشتمانی و ئێمە بە چەندین سەربازمان ئێستا لەو جەنگا لە تیاچوە هاوپەیمانی لەو جەنگا کاتێکە تۆ لە کەناڵەکەەوە ئەڵێ ئەمە نائادلانەیە کەواتە تۆ کە ئەمە کاریگەریە کاتە سەر ئینتیمە و ئاسایشەنەتەوەیەکە بۆیە میدیا ئەبێ لای نیشتمان بێت ئەو کاتە ئەتوانێ میدیا شتێکە چۆن کۆدی بۆ دانێ چۆن بەرپرسیارەتی بۆ دانێ ئەکرێ ئاوا ئیشەکە ناکرێ ئێمە دەرگایەکی ئازادیمان کردی بێتەوە بۆ هەموو جۆرە کەناڵێک و هەموو بەرهەمێک بێتە ناوخۆ و هەر کەسی ڕاگەیاندنێکی هەبێت چۆن بەڕێ ئەکا بەڕێ بکە داوا ئینتیمای نیشتمانی بەس دکتۆر ئێستا ئەم قسەی تۆ زۆر ترسناکە ئێستا ئەگەر لە سوۆشیال میدیا باس کرێ ئەڵێن دکتۆر نەزاکەت ئەڵێ ئازادی ڕادەربڕین با نەمێنێ لە هەرێمی کوردستان من بەو شێوە ناڵم ئازادی ڕادەربڕین پێویستە و پێویستمان بەوە هەیە ڕاگەیاندنمان هەبێ ڕەخنە بگرێ بەسەر چاوی جەماوەەر بێ لەسەر حکوومەت و ئەدای حکوومەت و کارەکان بەڵام کۆمەڵێک کۆد هەیە کۆمەڵە هێڵ هەیە نابێ ببەزرێت من هەرگیز خۆم بەرسەرەوەکی لیژنەی داکۆکیم لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە کۆمەڵێشت هەیە ئەبێ هێڵی سوور بێ ئینتیمای نیشتمانی ئینتیمای نەتەوەی ئاسایشی نەتەوەی ئەبێ هێڵی سوور بێ ئەمە لە من هەرچی ڕاگەیاندنی وڵاتانی کامەی لە قیمەی دیموکراسیە بیهێنە بڵێ ئایا ئێوە لە ڕاگەیاندنەکانتان ڕێگە ئەدەن ئینتیمای نەتەوەی و نیشتمانی و ئاسایشی نیشتمانی بکوێتە بەرخەتەرەوە ئەگەر ئەو کاتەوترا و کاتە بڵێ بۆیە ڕاگەیاندن لای ئێمە بەو شێوە دەستی لێ بەردراوە لە وڵاتانێکە کە لە قیمەی پێشکەوتنیشان
اعتمادی میدیایی لە اعتمادی ئابووری کەمتر نبینن کاتی ڕاگەیاندنەکەیان پشت بە بەرهەمی دەرەکی ببەستێ پشت بە ستایلی دەرەکی ببەستێ پشت بە مۆدیری دەرەکی ببەستێ ئەوان ڕێگری لەکەن بۆ چونکە ئەڵێ ئەو بەرهەمەی لە دەرەوەی وڵاتەکەی تۆ یا بە ستایلی وڵاتەکەی تۆ یا بە مۆدیری وڵاتەکەی تۆ یا بە پرۆدیوسەری دەرەوەی نەتەوەکەی تۆ بەرهەم دێت هیچ کاتێک خزمەت بە ئینتیمای نەتەوەی نیشتمانی وڵاتەکەت ناکە ئێمە بە ئازادی ڕادەربڕیمان هەبێ بەڵام کۆد و بەرپرسیارەتیمان بۆ هەر کەناڵێکی میدیایی هەبێت کە لەم هەرێما ئیشەکات کە تەجاوزی کۆمەڵی هێڵی سوور کە خزمەت بە نەتەوە و نیشتمان و ئاسایشی نەتەوەی نیشتمانیەکە ئەمە نابێت تەجاوز بکرێ بەرهەمێک نابێ لە دەرەوە بێت ئینتیمایەکی کۆری بۆ من دروستکە ئینتیمایەکی تورکی بۆ من دروستکە ئینتیمایەکی عەرەبی بۆ من دروستکە ئینتیمایەکی هندی بۆ من دروستکە ئەم بەرهەمانە دێن ئێمە ئەمڕۆ ئەوەی کە ئەمڕۆ پێیگەیشتوین لەم هەرێمی کوردستانە مێژوویەکە کاری لەسەر ئەکرێ ئەمە لە ڕاگەیانەکان کە لە دەرەوە مەعتیماد من توێژینەوەکەم بە خوێندکارەکانم ساڵانە توێژینەوەم کردو ئاستی ئیعتیمادی میدیای کوردی بە بەرهەمی دەرەکی ئەوەندە زۆرە ناتوانانی باسیکەی زۆر ڕێژەیەکی کەم ئێمە بەرهەمەکانمان لە ناوخۆ بەرهەمەکان بەرنامە و ئەمانە زۆر کاریگەری ئینتیما ناکە بەرهەمی پەروەردەیی دۆکیومنتاری کۆمیدی کارتۆن دراما ئەمانە کاریگەریەکەنە سەر ئینتیمانەت ئایا ئێمە چەندێک ڕێژەی لەمانە لە ناوخۆی وڵاتەکە بێ لەو لاشەوە دەرگا کراوەتەوە بۆ کۆمەڵێک ڕاگەیاندنی تر کە لە ناو هەرێمەکە ئیشەکەن فعلا من لەگەڵ قسەی ئەو بەڕێزان بە پیلان ئیشەکرێت زۆرجار بۆ لاوازکردنی ئینتیمای نەتەوەی دامی دەرەکیان هەیە سپۆنسەری دەرەکیان هەیە ئەجندای دەرەکی جێبەجێ ئەکرێت لە ناو ڕاگەیاندنەکانی ئێرە بۆیە ئێمە پێویستمان بە چاکسازی بە ڕیفۆرمێکی میدیایی لەم هەرێما بێ ئازادی ڕادەربڕین بەرقەرار بێت ڕەخنە بگیرێت تا ئەو کاتەی ئینتیمای تاک بۆ نیشتمانەکەی پارێزراو بێت کاتێککە ئێمە خەڵکێک دروستکەین ئینتیمای بۆ نیشتمانەکەی نەبێ و جنێ و بە نەتەوە و بە مقەدەساتی خۆی و سەرکردەی خۆی و مێژووی خۆی بدا ئەمە چ پێویستێ ئازادی ڕادەربڕین ئەمە هیچ کاتە پێی ناوترێ ئازادی ڕادەربڕین ئەمە پێی ئەوترێ ئازادی دژە خۆت لەما بۆیە ئەمە گرنگە بەڕاستی ئێمە پیاچوونەوەیەک بە ڕاگەیاندنا بکەین من وابزانم چەندین ساڵ قسە لەسەر هەتا دەستکاری ڕاگەیاندنی کوردی نەکرێ مەسەلەی ئینتیمای نەتەوەی چارەسەر ناکرێ زۆر ڕاستە مامۆستا فواد هەندێک کەس ئەبینی مامۆسای جامیعەن ئەندام پەرلەمانن خەڵکی دیارن لە ناو موجتەماعەکە بەڵام وەک دوژمن باسی کوردەکەن وەک دوژمنی کوردستان باسی کوردستانەکەن وەک دوژمنی ئاڵای کوردستان باسی ئاڵای کوردستانەکەن ئەمە بووایە ئەوە ئەگەر ئێمە لە دوای شەڕی ناوخۆ ینی تۆ سەری هەندێک ڕۆژنامەکە هاتە پێشەوە حەز ناکەم ناوی ڕۆژنامەکان بەرم چکامیان دیارن ئەو ڕۆژنامانە و خەڵقەڵەمانیان ڕاگرت تا من لە درامای کەڵەشێرا باس دەکەم وەکو دادەوتیم باسی ئازادیەکەم ئازادی جیایە قەڵم بەدەست جیایە کە بەخواستی ئەو لایەنە سیاسی ئیشکە بۆ هێرشکردنە سەر لایەنێکی تر و ناشرینکردنی ئەو ڕەوتە مێژوویی کە هەیە لە ناو کوردایەتی و کورتبوونە ئەو مامۆستایانە ڕێزم بۆیان هەیە یا ئەو ئەکادیمیانە یا ئەو کەسانی کە قەڵەمیان بەدەستەوەیە بۆ نان خۆ ئەفرۆشن لە پێناوی ئەوەی نییە دەستکەوتێکی مادی دەستکەوێ یا خانوویەکی دەستکەوێ بەڵام ماهیەتە نەتەوەیی و ڕۆشنبیریەکەی و ئەدەبەکەی ئەخاتە چاڵەوە ئەوە باشە هەندێکیان لە غەشیمیشیانە نییە نا هیچیان غەشیم نین ئەوەی باوەڕکە من هەر کەسێکمان ڕێچکەیە بگرین غەشیمی نییە ئەوە ئامانجێتی ئێستا زۆر جارووا لە تەلەڤیزیۆنە وەکو دادەوتی لە پڕ یەکێک و حەڵەت قسا ئەکا وەکو انقلابێکی کردوێ کودتایەکی کردوێ بەڵام وەکو دواییش وەکو زەردەژە فەرموێ یەک دەزی پێ بکە وەکو زەڵام پیشە بێتەوە ئەگەر لە مێژووی نێتەوەکەی نییە نازانێ ئایام داگیرکراوە یا سەربەخۆیە ئازادە یانە ئەوە دڵخۆشکەری ئەو باگراوندەیە کە هەیەی و ئەو پیلانەیە جێبەجێەکە بەبێ ئەوی بزانێت کە لە خزمەتی ئەو لایەنەش و داگیرکەرانی شایە ئێمە گەڕاگەاندن و میدیامان بە خۆمان بۆ نەوتەوەکەمان بەکاربێنایە تۆ سەری تاریخی سیەکان و چلەکانکە ئەوە گەلاوێژە ئەوە نزارە ئەوە پێشکەوتنە ئەوە خەباتە ئەوە زۆر ڕۆژی نوێیە هەمووی بە ئەدەبێکی تایە یعنی نییە ئەو باتەوە ئەوەی کە تۆ
وتارەکە ئەخوێنیتەوە یا بابەتە بێخەوە کانیاوی ئاوی کوردستانە خۆی تۆ فێنکایە بە دڵتایە بەڵام ئەو ئێستا نیە قسە بە پیرەمەگرون ئەڵێ بە گۆیژە ئەڵێ بە گڵە زەردە ئەڵێ باسی کەسێکی نەتەوەی بکە بڵێ لە مێژوو کووردا حتا با بڵێن شێ مەحموود بەرزانی یعنی زۆر ئەم یەکسەر نییە ڕیزێک ئەتەخێنێ وەکو ئەوەیە هین بێ ینی زۆر جار برادریا وتیە و کابرا زۆر ژینێواتم قەیچێکەوتی بۆتم لە شەسەکانەوە بەردەوام هەیە دەیەگەی بەڵام قەت وەکووە زیای نەکردەوە تۆ میدیای بخەیتە بەردەست پارەی بۆ هەڵڕێژی دەیەگەی چی پیرۆزی نەتەوە هەیە پێشێلیکەی وەکو ئەو وتی ئازادی ئەوە نی قسە بە خۆت بڵێ ئازادی ئەوە بەرامبەر داگیرکەرەکە ئازادبی ئازادی ئەوەی بتوانی بە ئازادەنە بدوێی بنووسی بخوێنی تۆ بڕۆ لە ئەدەبی جەمان نەبەزە یا مەسومەحەبە یا چەندەها نووسەری کەمانەیە بزانێ یەک لۆما بینی لە مێژۆکەی خۆیان کردبێ و قسەیان پێوت بێ ئێستا مامۆستا پیرەمێرد کە هەندێک جار لۆماکە بەس چەند شیرینانە لۆماکە کاکە نەقد جیایە ڕخنا لە خۆمان ئێستا ڕەنگەیە من زۆر نەختیشتم گرتبێ و ئەمیش گرتپێتی و تۆش گرتپێت و خەڵکی کەش گرتپێتی ڕەخنە ئازادی بەڵام ڕەخنەی معقول کە جێگا بگرێ کە خزمە بە میلەتەکە بکە بەڵام چەکی جنێ و تیرهاویشتن و لۆمەکردن و قسەوتن ئێمە زۆرمان بینی زۆر ڕۆژنامە بوو ئێستا ینی دوو لە ڕووی تۆفسیان ناوت و یا پەشیمانن یا هینە من دوو سەرنجم هەبوو ئەخەر مامۆستا چکە ڕەسەن نین نامێنن من هەندێ مزیع وشتم بینەوە من دوو تارێکم هەیە دوو بۆ چوون لە بۆچوونێکە دوو لایەنم گرتووە لایەنێکیان کە وەختی خۆی سەر بە ڕژێم بوون خۆیان دوو لەگە ڕێزمە خۆیان نائین سێ قوتب وا فەرمیێ فلان وا فەرمیێ ئەمانەی خۆشمان کە موزیع بوون دەستیانەکە بە جینەوان لە شەڕی براکوژیە خەڵکیان هانەیە و ماڵی خەڵکیان پڕەکە لە خوێن خۆیان نا سالم و مەحی و نالیانە خوێنەوە بۆی تۆزی ئاسوودەی بەرلی خۆیان بێت ئەمە ئەم ڕاگەاندنە لە خزمەتی ئەو چرکە ساتانەیە کە پێی ئەژی هەروەکو موزیعەکانی بەعس بەڵام ئەگەر تۆ بێ کوردانە بیرکەیتەوە نەقد بکەیت خۆقانە عیش نەقدی کردووە حەمدی لە شێ مەحموود گرتووە حەمدی کە بە شێ مەحموود ئەڵێ وەک مەدینە بێ بێ نەبی یا نەجەب بێ عەلی شاری خەزنەش بێ مەحموودە وەکداری کردی بەڵام کە لێشی تووڕە بوو نێوەی پێی کردووە بەداوای شڕینەکە لێگەی یعنی تۆ ئەتوانی نەقد بگری یعنی ئەوە نییە تۆ بێیت ئازاتی پەلاماری بیرمەندێ بێ پەلاماری کەسێ بێ جارێک بە مەسوود محەممەد ئەڵێن وەڵی زۆر ڕاستە تۆ ڕەجعێکی زیرەکی ئەڵێ ماڵیان نەشیوە بەزنێ پیان نەوتم ڕەجعێکی خۆفرۆشی لێگەی ئێمە بەرامبەر بردمان هەڵگرتووە کیلوکانمان هەڵگرتووە بۆ یەکتری باشە تۆ لەو ڕاگەاندانەی بینی و دراسەیەکی قەومیانە بکەی لە هەر پارچەکانی کوردستانە بەرامبەر داگیرکەران تۆ ئاتوی لەگەڵ عراقڵی عراقی هیوا ئەوە دروست دەکەمەوە ئەوە عراقەکەی هیوا ئەواتە دوای 80 ساڵ لە برایەتێکی درۆزنانە ئێستا هاتی تەسەرەوە ڕاگەاندەکانش مەتحانە کردو کە وای ئێمە واکەن واک مناڵی کوردیان فێرەکە مەسەلا ئەچینەوە بۆ بەغا مە جۆرەکە لە ڕاگەاندە سەر شەقامەکان بەڵام بۆچی تۆ بۆی بەغا زۆر ڕێک و پێک و زۆر باش زۆر باش بێ بەس ساوە تا دوو لە ڕێوە هینەی بە بەڵام ئایا تۆ ئەگەر بێ مناڵی خۆت تاچی کورد پەروەردەکەی بە بیرێکی نەتەوەی و نیشتیمانیانە بە ناڵم بە شۆڤیانیانە بە دڵسۆزیانە خزمەت بە ئاوکە درەختێک ئاوای درێنەوە کابرا وای لیەکە ئەچمەڵم کاکە بۆ لەوە لە درەختگەهان هەواری نابیسی جاتۆوەخت چیە پێرە ئێوارە من هاتمە خوارەوە لە بەردەمی ئوتێلێکی تۆفیقە ساز ئەو بەرەوە یەک دنیا پیسایی ڕژا بوو بە کابرای پۆلیسی وتم بۆ کاکە بۆ پاک نەکرایە وتی وەڵی کاکەوەی سا پاکیان کردوتمەوە پاکردن چۆن گسکەکەم لە دوکانارەکە بەرەوەرگتۆ پاکم کردوتەوە بۆ خۆت پاک بۆ خۆمم پاکردەوە بەڵام ئەو ئەی ڕێژیە ئەو یە خواخوایەتی تۆ نەهێڵێ خۆی جێو بگرێتەوە سەلا سەراعی ڕاگەاندن چییە کابرا لای تۆ ئیشەکەبانێ چێتە کەناڵێکی کە قەینا احتیفاز بۆ شوێنەکەی کە لێی بووی وانە لێی بووی وەکو کەسێکی ڕاگەاندە توانی لانەیەکە ئیشکەی احترامی شێ بگرن کە هیچ نەوە بەڵام کە بووی بە ماساوچی و دوو لە ڕووی تۆڕەوان کە بووی بەوە ئەوە لێش ئەو ماهیەتە نامێن ئەنجاوەرە زمانی ئەدەبیت زمانیەوەی کە تۆ ڕێز لە ئاڵان نەگری ڕێز لە خاکە نەگری ڕێز لە بەرەو بۆ من نەگری ڕێز لە ژنگە نەگری ئەمانە هەمووی ئەرچی ئیسانی کووردە ئەو کاتە کە تۆ نمونەیەکی باڵا و پێشکەش کرد ئێستا کابرا بۆ لە جنوب بۆیە دڵی بە سلێمانیەکرێتەوە یا بە هەولێر یا بە دووەک یا بەوە لەبەرەوە جوانەیەکە بینێ دێگەی
ئەگە شەڕی ناوخۆ نەبووایە ئەگەر بەڕاستی ململانەی حیزبایەتی نەبووایە ئەو میدیانەش دروست نابوون ململانەی حیزبی کە ئێستا مامۆستا فواد بەو هەموو دژایەتیکردنێ بەو هەموو سەختیە بەو نان بڕینەی کە نانمان بڕابوو بەو دوژمنایەتی کە بەردەوامیش دوژمنایەتیە هەرێمی کوردستان بۆ بە نمونە لە ناو عێراقا یعنی من زۆر ئەو عربەکان کە لە بەغاو لە زنوو بۆیەن دوێنم لە سەرجادە قسەیان لەگەڵاکەم یعنی مەقولێکی زۆرینیانەیە ئەڵێ وەڵڵە کوردستان جەنە بۆ لای خۆمان باش نەبێ تۆ نەکرد بڵێن ئەم هەرێمە بەم هەموو دژواری و سەرگەردانی و کۆمەڵێ نەعەدالەتی و ئەمانەیە بە خۆمان اعتراف بۆ هەندێک شت بکەین یعنی تۆ بەسەر چەندەهاندام پەرلەمان هەیە یەک دەستی بەرز نەکردوێت تۆمانی 6 میلیۆنیەتی بۆ تێگەی بەڵام کرێکارێک مەسەلا 400 یا 500 یا مامۆستایەکە مۆزەفێک گاشتێ ئەگەر نەعەدالەتەکان چارەسەر بکەین هەر مامۆستا بۆ ئێوە بۆ موچە سەدانانەوێن کە ئێستا بەداخۆ بایکۆ دەکات ئەوە زەرە لە کێ لە مناڵەکانمانەیە بەس ئەوە ئێستا دکتۆر نەزاکات ئەم پرسیارم بۆ جەنابتە یعنی ئەبێ بچینەوە هۆکاری سەرەکی ئەوەی کە چییە ئێمە بۆ دایمە کێشەی موچەمان هەبووە دایمە کێشەی بودجەمان هەبووە دایمە کێشەی خاکمان هەبووە ناوچە کوردستانیە جێی ناکۆچەکان یعنی دایمە و کێشانەمان هەبوو و هەر بەردەوامیشە بەڵام ئەوەی کە ئەو مێدیایانە تەرکیزەکەنە سەری هەموو دەرەوەی کوردستان شامی شەریفە و کوردستان وێرانەیە ئاوا وێنایی کوردستانەکەن بۆچی وایە ئەمانی کاکسۆرا من ئاماژەم بەوە کرد بەڕاستی ڕاگەاندنەکە لەبەرەوەی لێرە هەر ڕاگەاندنە لای کەسێکە و هەر ڕاگەاندنە لە شوێنێکەوە ئاراستاگرێت ئێمە جگە لە ڕاگەاندنی دەرەکی بەڵێ میدیایەکی ئاراستەکراو لە نەوەدەکانەوە کە ئەم هەرێمە ئازاد کراوە میدیای ئاراستەکراو بە دراما و بە بابەتە تەرفیهیەکان کە یەکێکن لە هەرە ئامرازە کاریگەرەکان بۆ دروستکردنی ئینتیما لە تاکە بۆ دروستکردنی ناسنامەی کۆمەڵایەتی تاکە لە نەوەدەکانەوە تا ئێستا ئەم هەرێمە لە بەرکەوتەی ئەو دراما و بابەتە تەرفیهیانن و کە بەشێکی زۆریان ئاراستەکراون و میدیای ئاراستەکراویش قۆناغبەندی ئیشەکات ئەم درامایە تاک ئەگەیەنێتە قۆناغێک درامای داهاتوو تەکمیلی ئەوواکە ئەمە باسی لە میدیا ئاراستەکراو لە بەریتانیا جەنابەت لەوێ بوویت لە تیڤەکانیان لە کەناڵەکانیان بۆ نمونە فیلمی هۆلیوود لێن لە زۆر کەم کاکسۆرە یعنی فیلمی بیانی تر لێ ئەزانی چی ئەوە لە خەتە گشتێکی خۆیان قەت لا نادەن کە ئینتیمای نیشتیمانی با من باسیەوە دووە بکەم لەبەرەوەی بەشێک لە پسپۆڕەکەی من ئەوەیە BBC لە 14 بەرهەمی دەرەکی پیشانەدا 14 من پرسیارم لە بەڕێوەبەرێکیان کرد تم ئەگەر بەرهەم نەبووتی با شاشەکە بەڕەشی مڕ ئەگەر خۆمان نەمان بوو پڕێکەینەوە لە 14 تێ ناپەڕێ لە 14کەش دەبێ بە فلتەرە بڕوات هیچ کات بەرکەوتەی نەبێت لەگەڵ ئەو سیاسەتەی نیشتمان و BBC هەیەی لەبەر ئەوە وڵاتانێک کە خۆیان ناتوانن هەندێک بەرهەم هەیە بەرهەمی بێنن ئەچن لە وڵاتێکەوە ئەو بەرهەمە ئاوردەکەن کە نزیکەیەکی کولتوری ئاینی نەتەوەیان لێوە هەبێت و ئەگەر بەرکەوتە بکات لەگەڵ ئەوەی کە لە ناو خۆی خۆیان ناهێنێت بەرنامەیەکە بوو لە BBC کۆمیدی بوو پیاوێکە بوو زۆر کۆمیدی بوو لەبەرەوەی تاکە شتێک کە ئێستا بەریتانیا لەژێر کاریگەری میدیای ئەمریکایە فیلم نییە بەرنامەی کۆمیدیە ئەمریکا بەرنامەی کۆمیدی ئەمریکی زاڵە بەسەر عالەمە بەریتانیا لەژێر ئەوان کاریگەری ئەویان هەموو دەعمێکەکەن تەنها بۆ ئەوەی پارەیەکی خەیاڵی بەو کابرایە ئەدرا لە نێوان BBC و ITV پارەیەکی زیاتر زەم هەبوو بۆ ئەو کابرای کامیان ئەم کابرایە بەرنامەکەی پێ بکەن بۆ لەبەر ئەوەی نیشتمانەکەی تاکەکانی نەکەوێتە بەرکەوتەی کۆمیدی ئەمریکیەوە لەبەرەوە ڕاستە بەڵام ئەوان ڕێژەیان بۆ داناوە
و لەگەڵ ڕێژەکەشا کۆد و بەرپرسیارەتی و فلتەریان هەیە کە ئەو بەرهەمەی لە دەرەوەێنن و بۆ ناوخۆشەمان میدیا لە وڵاتانی پێشکەوتووە هاوتەریبی سیستمەکانی تری وڵات، سیستمی حکومڕانی، سیستمی پەروەردە، سیستمی کۆمەڵایەتی ئەو وڵاتە ئەو حکوومەتەی کە دێتە سەر حکوم ئەجندای چییە، پاکیجی چییە؟ بۆ نمونە پاکیجی ئەوەیە تونوتیژی نەهێڵێت، جیاوازی ڕەگەزی نەهێڵێت، تەنەوەعی هەبێ. میدیا لە ماوەی ئەو 4 ساڵە ئاراستە ئەکرێت لەگەڵ ئەو سیستمە ئیش بکە بەپی سیستمی ئەو حکومڕانە هەربووی پێشێڵەن دەسەڵاتی چوارم. بەڵام کاتێک بمبورێت کاتێ میدیا کە دێ ئێستا لە دەرەوەی سیستمەکە ئیشەکە، میدیایەک بۆ خۆی ئیشەکە ئەو پەروەردەیەت و بۆ دروستەکە ئەو دژت قسەکە لە دەرەوەی سیستمە پەروەردەیەکە سیستمە حکومڕانیەکە ئیشەکات. ئێمە ئازادیەکی ئەوەندە بە چاومان بۆ میدیا بەرهەمهێناوە لە دەرەوەی سیستمە کەی کە نیشتمانە چێ بەڕێوانی میدیا نا میدیا بەیانی من پارەم هەبێ کەناڵێکی ڕاگەیاندن داهێنێ خۆشم چۆن ئاراستەیەکەمەیکەم ئەمە نابێت. ئەبێت ئێمە ئازادی بدەین بەڵام کۆد و بەرپرسیارەتیش دانین لەگەڵیشیە میدیای نیشتمانی پێویستە بۆ هەرێمە میدیایەکی نیشتمانی کە بە پرس و کۆد و خواستە نەتەوی و نیشتمانیەکە ئاراستە بکرێ وەوا بێ زۆرینەی بتوانرێت تاکەکانی کۆمەڵگە بتوانن خۆیان لەو میدیا ببینەوە. چەند میدیا زۆر بێ لە وڵات دابەشبوون دروستە بێ دابەشبوونی وەرگر و هەر میدیایەکیش بە ئاراستەیەک ئەڕوات بۆ نمونە ئێمە من سەیری کەناڵەکەکەم بەڕێزە سێری کەناڵەکەکەی مامۆستا سێری کەناڵەکەکات من کاریگەرم بە درامای کەناڵێک بەڕێزت بەکانەوە ئەوش بەوە دوجار من و تۆ مامۆستا یەک ناگرینەوە لە شتێکا کە خەمی نیشتمانەکە بێت بۆ لەبەرەوەی بۆیە ئێمە پێویستمان بە دوو شت هەیە لەم هەرێمە میدیایەکی نیشتمانی و بە نیشتمانی و نەتەوەیکردنی هەموو میدیاکانمان چۆن ئەمە ئازادیژە میدیا نیشتمانیەکە لە ناو بۆ خزمەتە نەتەوەی و نیشتمانیەکەیش بکە ئەم هەرێمە چی پێویستە دژی بەغاچی پێویستە مامەڵە بۆ هەرێم چی پێویستە دکتۆر چی لەو کەناڵانە ئاگەی هەندێک کەناڵان حیزبی گەورەی بن بەڕێوە یعنی بە درێژایی کار لەسەر ئەوواکە کە تۆ ئەو ئینتیمای نیشتمانیت نمێنێ کاک سۆران ئێمە هەڵەیەکمان کرد من بە هەڵەی دانێ ئێمە هەڵەیەکمان کرد لە سەرەتاوە میدیامان ڕێک نەخست گرفتەکە ئەم هەرێمە زۆر شتی جوانی کردووە باشە چۆن بچێت خۆ نەچێت شێوانە چاکسازی و ڕیفۆرم و تەسیس و کاری بناغەیی و ئەو پێشکەوتنەی کردووە کە ناحەزەکانمان ئێستا کە دژی هەرێمن لەبەرەوەی هەرێم جوانە لەبەرەوەی هەرێم پێشکەوتووە لەبەرەوەی هەرێم سەقامگیرە لەبەرەوەی هەرێم ئاسایشی هەیە لەبەرەوەی هەرێم خەریکە لەسەر پێی خۆی بۆ ئابووری ئەوەستێت ئەمە دژایەتەکەی تۆ بوو بەڵام یەک هەڵەمان کرد لەناو ئەم نیشتمانە ڕۆشت ئێستش بیری لێ بکەینەوە بۆ لە بەیانی باشترە ئێمە لە سەرەتا و میدیامان ڕێک نەخز بە کۆدە بەرپرسیارەتی نەتەوەی و نیشتمانیەکە و لە ناو چوارچێوەی سیستمە نەتەوەی و نیشتمانیەکە میدیامان ئاراستە نەکرد میدیامان واڵا کرد دەستکراوەیمان کرد هەر کەسێک پارەیە هەیە با میدیای هەبێ هەر حیزبێک من یەک بەندی حیزبەکان هەیە تێبینیم هەیە لەسەری لە یاسای حیزبەکانە ئەڵێ حیزب بۆی هەیە ڕاگەیاندنی هەبێ نقطەتەوە چەند ڕاگەیاندنی هەبێ 1000 ئەتوانێت بیکات چکە هیچ دیاری نەکراوە ڕاگەیاندنەکەی چۆن ئیشکات دیاری نەکراوە ئەبێ ئێمە با میدیا هەبێ لای هەموو کەسێکیش بێ کۆد و بەرپرسیارەتی دانی واتە ئێمە لە دوو کار لە دوو چوارچێوە ڕیفۆرم و چاکسازی لە میدیا بکەین لە هەرێم میدیایەکی نیشتمانیمان هەبێت کە تەواوی خزمەت و بەپێی سیستمە حکومڕانی و پرسەنەتەوەی و نیشتمانیەکە ئیش بکات و هەموو میدیاکانیشمان بخەینە ناو ژێر چەتری کۆد و بەرپرسیارەتێکی نیشتمانی ئازادی ڕادەربڕین هەبێ بەڵام کۆمەڵە هێڵی سوور هەبێ هێڵی سوور نەبێ کارەساتەوە کۆم کارەساتە باسی ئازادی ڕادەڕن ئێمە لە نەوەدەکانەوە ئازادیەکی ڕەهامانەیە ڕەهایە و من بەمانای ڕەها بە ڕەهایە بینم باشە خێرمان لەم ئازادی ڕەهایە لە چیا بینیوە ناڵێم ئازادیەکە بوەستێنە بەڵام ئەم فەوزایی کە لێ دروست بووە کە ئێستا ئێمە 4 کەسین لە ماڵێکە هەر یەکەمان بە ئاراستەیە بیرەکەینەوە نابێت ئەبێ نیشتمان خەڵک لەسەر هەر شتێ من جیان لەگەڵ مامۆستا لەگەڵ بەڕێزن بەڵام کۆمەڵێشتینەتەوەی نیشتمانیە بێ کۆک بین ئەگەر کۆک نەبین و کۆمڕۆ دەرەچێت زۆر باشە مامۆستا فواد ئاساییە کە حیزب کەناڵی هەبێ سەرمایهدار کەناڵی هەبێ دکتۆر هەیبێت مامۆستا هەیبێت بەڵام گرنگە کە چۆن
ئەو خەتە سوورانە ئاڵا خاک نەتەوە سەرکردە ئەمانە تەشیر پێ نەکرێن سوکاتی پێ نەکرێن یعنی ئەو خەتە سوورانە بە بەردەوام هەبێ بەڵام ئاساییە کە من و تۆ دوو تەلەڤیزیۆنی جیاوازمان هەبێ دوو ڕادیۆ دوو پێیجمان هەبێ ئەمە چۆن کۆنتترۆڵەکرێ بەڵام ئەوە تۆ لە خۆمان پرسیوە بڵێن ئایا حکوومەتی هەرێم کەناڵی خۆی هەیە تایمەندمەدی خۆی هەیە بۆ ئەوەی کە ئەوێ بڵاوی کاتەوە ویاتە دەجەماوە ویاتە دەست میلەتەکەی لە هەموو ڕوەکانەوە لە پەروەردەوە لە ئابوووریەوە لە کۆمەڵشتەوە کە جاران هەبوو یەک ئیزافەکە من لە شوێنێکە باسی میدیای زمان حاڵم کرد بە سەیریان کردم کیان دکتۆرەگیان تۆ لە زۆر سەردەمی کۆنای باسی میدیای زمان حاڵەکەی حکوومەت و وڵاتێکم پێ بڵێ حکوومەتێکم پێ بڵێ میدیای زمان حاڵی نەبێت چۆنە بە میدیای زمان حاڵە بێ لە نیشتمانە یعنی تۆ تەلەڤیزیۆنێکی هەرێمە هەبوو نەما مجلەیەکی هەرێمە هەبوو نەما وەکو وتمان بۆتە چۆنەڵی ڕاوە ژیشێک هەر زەلامە و کەناڵێکی هەیە دێگەی ئایا ڕاگەاندەکار چیە کە لەوێ چەندی سەقافەت هەیە چەندی ڕۆشنبیری هەیە چەند لە مێژوونێتەوەکەی ئەزانەیە چی بە ئەو ڕووداوانەی کە ڕوویاوە لە ژیانی نەتەوەی و نیشتیمانیمانە تابی کاتە هاوێنێک و نەوانی مامۆسافات منی جەواڵێم یعنی ئەگەر خەتە گشتێکت نیشتیمان پەروەری بوو ئیتر کێشە نییە ئاخر نابێت ئەو دابڕێ ئەو خواستەکانی خۆی جێبەجێەکە من ڕاگەاندکارم بینیوە مەسەلە جیاوازی بینی نوێی حوزەیران و 29 حوزەیرانی نەکردووە دامناوەتمە کاکەنەوە حوزەیران ئەم ڕووداوەیە لە ساڵی 63 29 حوزەیران بەیانێکە لە بینی ئەو ڕەحمان بەزاز و ئینە ئەمە جارە خۆی سەقافەتی نیە ڕۆشنبیری نیە ئەوانە بەڕاستی ڕادێنکار نین ڕاگەاندکار نین لەبەر ئەوەی هیچ شتێ نازانن تەنیا مایکەکەی بەدەستەوە ئەینە دەمتەوەڵە بڵێ ئەنجا چی ئەباتەوە بۆ ئەوێ ئەوان بەس جنێویانەوە بۆیان بریتەوە جنێو بە ماهەیەتی قەومی خۆت بە خاکێ بە نیشتیمانێ ئیتر نییە بە سنبلە ئەوانە بەڵام کێشەکە لەوەدایە بەڵێت لەوانەیە شانازی بە کەسانی نانەتەوەیەوە بکە یا سەرکردەی گیانیەوە بکە تێگەی ماوەیە بۆ ینی تۆ ناوی کۆمەڵێ شابڵای نەهری و باس کردایە قازی محەممەد باس کردە بابەوانە چیوە دەرەبک بۆ ئەویان نەزان بۆ ئەمیان دینی بۆ وانەوە بۆ بەڵام باسی لینپیاوە بکردە هەر نازانەکەی دیشە تێگەی بە شانازیە زانیا باسی ماسی تۆنگێ بکردا بە نوعیش وەرەگرت کەواتە پەروەردە نەتەوەیەکە وەکو وتمان هەر لە شەرشیری لە لامەوە هەر لەو سرودانی کە مناڵی کوردی پێوەردەکراوە وردەوە دەی ئەو تاکە گەورەکە تایەتە ئامادەی لە ئامادەی جۆرە خۆراکی کەی بەرێکەوە بریتی بێت لە خۆشەویستی نیشتیمان من لە ئەسی نابووین لەگە ئەحمەد سالارە کۆمەڵێک گەنج هاتن یاریانێکە ناو تێلەکانش بەنامە سێ ئەبرایی وتێلچین قۆلای ناو وتی ئەوانە بەڕیتانین ئەوانە ئانهێنن دەوڵەتان وڵاتانیان ئەجێڕن تێگەی فێری ئەوواکەن کەلتوری وڵاتان و زمانی وڵاتان و ژنگەی وڵاتان چۆنە ئێ باشە ئێمە کەی ئێمە کۆمەڵە خەڵکمان لە حەفتاکانە نات بۆ وڵاتانی دەرەوە هەمووی تەمەنیان لە 50 بەرەژووتر بوو تۆ ئەو گەنجانە بنێری بۆ وەرزش بۆ مەلا بۆ کۆمەڵێ شت ئەکرێتەوە ئێستا کە چەندە پێخۆشە ئەڵێن فلان کەس کووردە و خەڵکی فلان شاری کرماشانە یا فلان شاری مەهاباتە یا شاری سلێمانی یا کەرکووکە اختراعێکی کردووە لە زمانە لە شتی کارەباییە یا لەوە ئێمە کوڕی تۆفیقەفەنیمانەیە ساریک ئەلکترۆنی دروست کردووە لە ئەمریکا هەتا ئێستا کورد خۆی نایناسی کە برای دارە تۆفیق یعنی ئێمە خۆمان کەمتەرخەمین و خۆمان کوردبینین و نەمانتوانیوە لێکۆڵینەوەیەکی زانستیانەی نەتەوەیانە بکەین و خۆمان ڕێخینەوەوان یعنی ئەو هەموو کەناڵە نازم زۆر هەیە یعنی ئێمە هەندێک تەلەڤیزیۆن مقابلەی خەڵکیان نەکرد کە بۆ نمونە کاسبکارێکە ئەیوت ئەم بودجە زەبەلاحی ئەم وڵاتە نازام باسی اقتصادیە کرد و باسی ئابووری و ئەوانەیان نەکرد قسەکەی جەنابەت زۆر ڕاستە کاک سۆران تەوەقعەکەی ئێمە چەندە کەناڵی ڕاگەیاندمان هەبێت وەڵا زۆرمانەیە لە 2014 مامۆستایەکی زانکۆ لە ئەڵمانیا هات توێژینەوەیەکی لە زانکۆی سلێمانی پێشکەش کرد بە ئێمە لەسەر ڕاگەیاندن لە ئەڵمانیا ئێمە هەر لە دووسێ مامۆستا دانیشتوین گوێمان لێگرتن لەو کاتەدا لە 2014 بۆ ئێستێمە چەند ڕاگەیاندمان زیاد کرد بەپێی داتاکان لە سندیکا وەرمانگرت بووم خۆم لە سندیکام داتاکانم لایە
لەو کاتا بەراوردمان کرد لەگەڵ داتاکانی ژمارەی کەناڵەکان لە ڕاگەاندن ژمارەی کەناڵەکان ڕاگەاندنی ئەڵمانیا لەو کاتا نۆ هێندەی ئەڵمانیا ئێمە رادیۆ تەلەڤیزیۆنمان هەبوو وەرە بزان نۆ هێندە ئەڵمانیا چەند فیدراڵەوە ژماری دانیشتوانەکەی چەندێک ڕاگەیاندن لە وڵاتانە لە وڵاتانە بچۆ لە سویدەکان بەپرسە بزان چەند کەناڵی ڕاگەیاندنیان هێناوخوا بەریتانیا چەند کەناڵی ڕاگەیاندنی هەیە لەخوای کەناڵی تەلەڤیزیۆن لای کێ هەیە لە وڵاتە بنەبێ ئێمە ئەمانەوێ لەکوێ بچین من حەزەکەم ئەزانم کوردستان ئەوێ لەکوێ بچین ئەمەوێت چەند ساڵی تر من بگەمە سوید ئەمەوێت چەند ساڵتر من بگەمە قیمەی دیموکراسیەتی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا وەکو سوید وەکو وڵاتان با بچین زین ڕاگەیاندن لای ئەوان چۆنە ئایا ڕاگەیاندن لەوێ بەم شێوە دەستی لێ بەردراوە ئەمانەوەی لەکوێ بچین ئێمە هەندێجار پێمان ئەڵێن ئەو مقارنەکردنە بە ئەوروپا هەڵەیە ئەوێ مقارنەی خۆمان بکەین بە وڵاتانی ئیقلیمی بەڵام من ئەڵێم ئاساییە کە بوشە بەدەست من و تۆنی ئەم هەموو کەناڵە هەیە بەڵام خەتە سوور ئای ڕەحمەتە لێبێ من سێ هێندە من لەگەڵەوانیم تازن ڕۆیشتۆ ئاوا بێ ئەوان ڕاگەیاندنیان بەو شێوە ڕێکخستووە بێ حکمت نییە ئەو ئەزانێ زۆری کەناڵی ڕاگەیاندن لە وڵاتەکەیە دابەشبوونی ئارا و بۆچون و فکر دروستەکە ئەو ئەزانێ زۆری ڕاگەیاندن لە وڵاتەکەیە بودجەی ئەوێت ئەم بودجەیە نیشتمان بۆی دابینەکە ناچارە بێ بچێت لە دەرەوە بودجە بێنێت و هەر شوێنێکیش دەعمی کرد ئەمە بێ ئەوان کە ڕاگەیاندنیان بەو شێوە پەرتەوازە ئەبێ ناتوانن ڕێکی خەنەزانن ڕاگەیاندن لای ئەوان موئەسسەسەیەکە بۆ پەروەردە بۆ چاکسازی بۆ ڕیفۆرم بۆ پێشخستنی کۆمەڵگە لە دەرەوەی ئەمە هیچ نییە بۆیە ئەو ئەمە ناخاتە دەسی من وەکو شەخصێکە خاوەنی بەرژەوەندی خۆمەم پارەیەکم هەیە و کەناڵێکی ڕاگەیاندنەکەمەوە وەکو حکومت بەرپرس خۆم بە بەرپرس نازانم بەرامبەر میلەتەکە ئەگەر بۆ کەناڵ ڕاگەیاندنەکەم وادانێم خزمەت بە میلەتەکە بکە بۆیە لای ئەوان میدیا ناخەنە دەستی هەموو کەسێک و ئەگەر خستیشیانە دەستی هەموو کەسێک فلتەر و کۆدی بۆدا ئەنێن ئێمە دووشت هەیە کام قساناکەی خەڵکبی لە کۆنتترۆلەکات و کۆنتترۆل سەردەمی تێپەڕیوە مادەم سوۆشیال میدیا هاتوو زیرەکی دەستکرد هاتووە میدیای تەکنەلۆجیا هاتووە ئەمانە کۆنتترۆل تێپەڕیوە سەردەم کچ وڵاتێک ناتوانێت کۆنتترۆل بکە بەڵام هەموو وڵاتێک دەتوانێت ڕێکخستن بکە ڕێکخستن بریتە لە خزمەت یعنی ئێمە وەکو هاوڵاتی واز لە نەتەوە نیشتمان بێنین کاممان هەیە قوربانی دەستی ئەو ڕاگەیاندنە فەوزایە نەبێت کاممان هەیە ڕۆژانە نەکەوێتە بەر هێرشی ئەو کەناڵە ڕاگەیاندنە ئەگەر من کەسێکی دیاریش نەبم لە ماڵەوە بم کەسێک بم هیچ کاریگەریش نەبم لە کۆمەلگە تا تەشیرم پێ بکرێت کەسێک بم لە ماڵەوە حەزەکەم سروشتی وڵاتەکەم ببینم حەزەکەم شاخی وڵاتەکەم ببینم نەک شاخی وڵاتێکی تر ببینم حەزەکەم هونەرمەندی خۆم ببینم حەزەکەم هونەرمەندەکەم بە ئاوازە میلیەکان گۆرانیم بۆ بڵێت نەک بە ئاوازێکی دەرەکی ئێمە مامۆستا زۆر جوان باسی ئەدەب و هونەری کرد ئەو ئەدەبەیە ئەو هونەرەی پێشوو ئێمە گۆرانی کوردیەکان فێری ئینتیمای نەتەوەییە کردی هەر نەک ئاوازەکەی نەک گوشەکانی بوو ئەگەر ئێمە تۆزە تەمەنمان لە هەشتاکانە ئەو هەندێک لە گۆرانی کوردیەکان لە ناو چیا و ڕووبار و شاخێکی کوردی ئاوتراکە ئەدبینی ئینتیمات بۆ دروستە بوو ئاوازەکەی ئینتیمات بۆ دروستە بوو ئێستا مناڵەکانمان تا ئێمەش باشین بەس جیلی دواتر کە دێت گوێی لە میۆزیکی هەریەکە مایکێک لە گوێچکەیەتی گوێ لە موزیک و لە هوەر و لە ئەدەبی کوردی نازانێت ئایان بگانی بەڕاستی لەبەرەوە من وەک ڕاگەیاندن ئەو مامۆستا باسی قوتابخانەوانەشی کرد بەڵام لەم تا ئێستا هاتوین لەمە و لا بڕۆین بە تەمای ئینتیمای نەتەوەی نەبین ئەگەر چاکسازی لە میدیا نەکرد یەک پرسیارەتە ئاراوە ئێمە چەند هەزار ڕۆژنامە نووسمانەیە ئەگاداری 8,000مان هەیە ئایا چەندی وەکو محەممەد حسەین هەریکەل و یا غەسان سەلامە یا داود فەرحان و چۆکێمان پەروەردە کردووە تێگەی ئەخر 8,000 خۆ هەمووی ڕۆژنامە ئاخر تازە هەوێکەی لە گرفانە یعنی نییە وڵاسە کەناڵەوەە زۆر 8,000 شەکە هەندێک ناسنامەی نییە بەسمان چییە ئەگەر ئێمە ئەو 8,000 کەسە بخەیتە ناو شوێنێکەوە بۆ خوێنن ئەگەر دووسەیشی دەربچێ ڕەنگە تۆ چتە ناو ڕۆژێکی کەوە ئەو کاتەوە بێتە خوێنەوارێکی ئەکتیف و ئەزانێت چۆن قسە بکە پرسیار چۆن کا مەسەلا بگەڕێ بە دوای شتەکانە لە بازاڕە لە ناوەوە لە ناو قوتابخان و زانکۆکانەوە نییە ئێمە دەستکورتین بۆ ئەوە تەنیا شکڵین
یعنی ئەو ڕۆژنامانەی سابێنێکە لە 94وانەوە بەجنێ و پەروەردەکراون محاسبەی سکرتێری ڕۆشنبیری و محاسبەی سەرنووسەرەکەی بکە بڵێ کاکە ئەمە بووە ئەمە نەدەزانی ئەمێنێتەوە وایە ئەمێنێتەوە بێتە کەلتورە بێتە ئەین تۆ جارووا بە دوای وتارێکە ئاگەڕی کە بڵین چلەکان نووسراوە یا سیەکان نووسراوە بۆ لەبەرەوەی ناوەڕۆکێکی هەیە بە پێزە ئەتەوێ ئیسفادەی لێکەی بۆ وتارێک بۆ ئەوە ڕاگەاندکاری ساگەڕێ بە دوای ئەو شتانە وڵا زۆر کەم زۆر زۆر سپاسی ئێوەکەم کاتی بەرنامەکەمان هەرە ئەوە بوو ئەم مەسلەیە زۆر لەوە زیاتریش هەڵە هیوادارین بەرنامەکەمان هەبێ ئەگەر شتێکتان بیر چوو بێ یاخۆ شتێک ئیزافەیکەنەوە بیر چوو کە بۆ وڵاتان میدیا بۆ شێوە فراناکەن میدیا خۆراکێوێت بەرهەمێوێت یا پەخشکێت ئایا ئێمە لەم هەرێمە ئەوەندە ئەتوانین بەرهەم بێنین بەشی ئەو هەموو شاشەیە بکات ئەی بۆ لەبەرەوەی کە ناتوانین بەرهەم بێنین شاشەکانی ئێمە هەریەکە عەرزی کولتور و فەرهەنگ و ئەدەب و وڵاتێکی ترەکات ئەگەر بتوانین ئەمویان لە بۆیە کاتێ وڵاتێکی میدیا زۆر ناکا مەسەلەکە بەس ناگەڕێتەوە بۆ ئازادیەکە مەسەلەکە گەڕێتەوە بۆ کۆمەڵێک شت ئەو نایەوێت ئیعتیماد بکاتە سەر میدیای بەرهەمی دەرەوە بێنێتی وردە ناسنامە و فەرهەنگی کولتوری نەتەوەکەی بسڕێتەوە ئەیەوێت لە بەرهەمی خۆماڵی خۆی بێ بەرهەمی خۆماڵیش ئەوەندە بەرهەم نایەت لە وڵاتێکە بەشی هەزار کەناڵ بکات زۆر باشە ئەگەر بیانەوێ مەسە و پرش و بڵاوێ نێڵین شوێنێ ینی شوێنێک دابنرێ لەلایەن حکومەتەوە بەڕاستی لایەن دەسەڵاتەوە بە سەپەرشی وەزارەتی ڕۆشنبیری بێ ئەم کەناڵانە کۆکرێتەوە مانگی جارێ دوو مانگ جارێ ئەمە لەگەڵیانە قسە بکرێ و خۆراکیان بگرێتێ وەکو ئەو فەرمێ خۆراکی نەتەوەی نیشتیمانی مێژووی ئەدەبی کەلتوری چی خۆمان و چی دەرەکیش با لە وڵاتانی گیانی بزانین ئەوان چۆن ژیاون مەسال لە مەکسیک وەرەگری لە سین وەرەگری ئەوەنێ کابرای گەشتەکە بۆ وڵاتان کۆمەڵێ هینی ئەو وڵاتانە هێنێتەوانێت اختیباسەکرد و یەنات بۆ ناوخۆت تۆش ئەتوانی کەلتوری خۆ بەریتە دەرەوە ئەمانە من بیرمای نیزەکانە هاتن بە گوزەری سەڕاجەکان پانی بەرزیان نەکڕی زینی ئەسپیان نەکڕی تێگەی هەر قەڵتاقیان نەکڕی یعنی کۆمەڵ شتیان نەکڕی سەرکەلەیان نەکڕی ئەیان بردەوە دڵیشان پێخۆش بۆ ڕستمیشانە گرت و ئەمانە کەواتە ئێمەش ئەتوانین ئەو کۆنتاکە بکەین لە بینی خۆمان و ئەوروپا و گیانە بۆ ئەوەی لەیەکتی بگەن وەکو مرۆڤ سەیرمانکەن یعنی بزانن ئەوەی کە ئەم میلەتە لە ناو زوڵم و داگیرکەراوی و بێمافی کراوە ئێستا حەقی چیانێکیەکەوە دەوڵەتێکی سەرخۆ بێ ئەو ئاڵایی بگەشێتەوە وەکو وڵاتانی تر لە ئومەمی متحیدا کە وڵاتەیە قەیقەرزستان 700,000 کەسە ئاڵای خۆی لەبەر ئەوە پێویستە کورد ئەبێ چیانی سیاسی هەبێ و دەوڵەت هێبێ و کوردبوونی خۆی ئیسپاتکە مرڤایەتی خۆی ئیسپاتکە و ئەوانیش دانی پیا بڵێن بەڵێ مستحقن ئەگەر شتێکە بوو زۆر بە کورتی یەک شتکە سۆران مامۆستا شتێکی بیرخستنەوە زۆر جوان بوو لەم هەرێما کێ خاوەنی میدیایە هیچ وڵاتێک لە دنیا نییە بۆردێک ئەنجومەنێک وەزارەتێک موئەسسەسەیەک نەبێت کە ئیشرافی میدیا بکە کۆنتترۆڵی نەکا بەس ئیشرافی بکە ڕێنماییان بداتێ لە کۆنفرانسێکە کە لە هەولێر کردمان نێودەوڵەتی بوو نەقیبی وەبزان سندیکای لوبنانی بوو لەوێ قسەی کرد ڕۆژنامە نووسان وتیم پێم سەیرێ و باسی ڕێخستنی میدیاکەن ئێمە وەزارەتێک و ئەنجومەنێک و سندیکایەکمان هەیە هێشتا میدیامان بۆ ڕێک نەخراوە ئێوە نە ئەنجومەنێکتانێنە وەزارەتێکتان ئینجاوتی زۆریش خراپترە لە ینی هێشتا بۆیان ڕێک نەخراوە باسەکە لەوەیە بەڕاستی ئەمە کە هەنگاو بنین بۆ چاکسازی و ڕیفۆرمی میدیای و ڕێخستنی و زۆر زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر زۆر سپاسیەوە ژەکەم هەتا ئێستا لەگەڵمانە ماون هەتا بەرنامەیەکی نوێی کاردانەوە هیوادارم تەندروست باش بن بەخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ کاتێکی